هەیشی ئاو لە هەرێمی کوردستان تا چەند حکوومەت هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە لە دروستکردنی پۆند و بەنداوی گەورە بۆ ئەوەی ئاوی هەرێمی کوردستان ئاوی شیرین هەرێمی کوردستان بە فیڕۆ نەچێت زۆرترین ئاو گل بداتەوە بۆ ئەوەی هەر ساڵێک خوشکە ساڵی بێت یان هەر مەترسێک لەسەر ئاو هەبێت لەسەر شتوکاڵ هەبێت لەسەر ئاژەڵداری هەبێت حکوومەت هەرێمی کوردستان پلانی جێگرەوەی هەبێت من میوانێکی تایبەتم لەگەڵ دەبێت مامۆستا سەرمەند لەتیف مامۆستای زانکۆوە پسپۆر لە ئاسایشی ئاو لە ستۆدیۆ میوانمە مامۆستا سەرمەد خێر بێت سپاس بۆم دەرفەتەماندوو نەبی هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە لەوەی کە پلانی بی و سی و دی پلانی درێژخایانی هەبێت بۆ ئاسایشی ئاو بۆ ڕوبەڕووبوونەوەی کەم ئاوی وشکە ساڵی بڵێ پێشێکی دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە ڕاستیەکەی ئەمە توانین بڵین بە تەنها نەک هەرێمی کوردستانیان عێراق بەگشتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ینی ئەو بەشەیە کە زۆرترین تووشی زۆرترین کێشەی ئاو گۆڕانکاری کەش و هەوا بۆتەوە لەبەرەوەی کە پلانی حکوومەتەکانی وڵاتانی ئەم ڕۆژهەڵاتی ناوڕاستە پلانی کورتخایانن شۆڕتێر من بیریان لەوە نەکردوەوە کە لە چەند ساڵی داهاتوە چی ڕۆیە بۆیە لە کاتی ئیدارەدانی سەرچاو ئاویەکانە کێشەی زۆرمان هەبووە بۆیە ئێستا دەرەنجامەکەی بینین ئەمەی کە ئێستای بینین دەرەنجامی باش ئیدارەنەدانی سەرچاو ئاویەکانە لە 30 ساڵ لە 40 ساڵی ڕابردووە. بەڵێ هەرێمی کوردستان وەکو پێویست بەنداوی هەیە ئەنی دەبینین چەند بەنداوێکی گەورە هەن سوودی خۆشیان هەبووە جگە لە بەرهەمێنانی کارەبا بۆ زۆر بابەتی دیکە سوودیان لێ بیندراوە بەڵام ئەمانە دەتوانین بڵین کە کاری باشن بۆ ئەوەی کە ئاوی هەرێمی کوردستان بە فیڕۆ نەچێت یاخۆت ئەگەر پۆڵێنکردنێک لای جەنابتان هەیە هەرێمی کوردستان پێویستی بە چەند بەنداوی دیکە بڵێ طبعاً بەندا و کاریگەری زۆر گەوری هەیە لەسەر پاراستنی ئاو کۆکردنەوە و بەکارهێنانی لە بوارە جیاوازەکانی وەک ئاودێری و پیشەسازی و بوارەکانی تر بەرهەمێنانی وزە لە هەرێمی کوردستان ئێمە دوو بەنداوی زۆر سەرەکیمان هەیە بەندای دوکان و بەنداوی دەربەندی خان پێشەوەی کە باسی ئەوە بکەم کە بەنداوەکان بە شێوەیەکی گشتی هەندێک کێشەیان تایە و پێویستیان بە چارەسەرە ئەمێ باز لەوە بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داتای فەرمی خۆیانە لە ڕێی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانە بڵاویان کردوێتەوە لە وێبسایتی فەرمی خۆیان کە چەند بەنداوێک هەن لە شارە جیاوازەکان و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە دیزایانی تەواو بووە تەنانەت موافقەشی بۆ دەرچووە ڕەزامەندی لەسەر دەرکراوە کە دروست بکرێت بەڵام بەهۆی ئەوەی کاڵن بودجەی پێویستمان نییە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەو بەنداوانی کە ئاماژیان پیاوە لە شاری سلێمانی 13 بەنداو کە توانای گلدانەوەی 250 میلیۆن مەترسێجە ئاویان هەیە لە شاری هەولێر 16 بەنداو کە توانای گلدانەوەی زیاتر لە ملیاری مەترسێجە ئاویان هەیە کەمە بڕێکی زۆر گەورەیە لە شاری دوهۆک 5 بەنداو توانای گلدانەوەی 80 میلیۆن مەترسێجە ئاوی هەیە لە شاری لە گەرمیان 4 بەنداو توانای گلدانەوەی 189 میلیۆن مەترسێجە ئاوی هەیە لە ڕاپەڕین 3 بەنداو توانای گلدانەوەی 6 میلیۆن مەترسێجە ئاوی هەیە بە کۆی گشتی ئەم بەنداوانی کە دیزاینیان تاوا بووە موافقەشی بۆ دەرچووە توانای گلدانەوەی ملیارونیە بۆ 2 میلیارد مەترسێجە ئاویان هەیە کەمە بڕێکی زۆر لە پێویستەکانمان پڕکاتەوە بەڵام دیارە کە ئەولەوێتی پێویستی نەدراوەتێ بۆی نەشۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە بینین کە بودجە بۆ هەندێک بواری تر هەیە بەڵام بۆ ئاو نییە ئەمەش پێویستی بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە هەم بۆ کۆمەڵگەوە هەم بۆ حکومڕانان تا بتوانن کە ئەو بودجەی کە هەیە سەرمەد ئێستا ئەولێت بدرێ بە ئاو ژیری دەستکردە بڵێ چۆن دەتوانرێت سوود لە ژیری دەستکرد وەربژیرێت بۆ ئەم بابەتە ژیری دەستکرد ڕۆڵێک دەجێڕێت بڵێ طبعاً وڵاتە پێشکەوتوەکان وڵاتانی ئەوروپا و ویلایەتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئوسترالیا وڵاتانی کە زۆرترین تەکنۆلۆژیای نوێ بەکارهێنن بۆ بەدەستهێنانی ئاسایشی ئاو لە ئێستایە AI یەکێکە لەو تووڵانی کە زۆرترین پشتی پێبەستن چونکە AI توانین بە پرۆسەیەکی ئاسان و تێچوویەکی کەم زامنکردنی ئاسایشی ئاومان دابین بکەین ینی AI سوودی زۆری هەیە بۆ نمونە توام لە چەند خاڵێکا کورتی کەمەوە یەکێک لەوانە چاودێریکردنی ئاو لە ڕێی سانسۆری تایبەتەوە ئێمە توانین چاودێریکردنی ئاستی ئاو ئاستی بەکارهێنان و هەروەها دزەکردن هەندێک لە بەنداوەکانە ئاو دزاکە هەم بۆ پێگاتەی بەنداوەکە هەم بۆ ژێر فاوندیشنی بەنداوەکە ئەتوانێت ئەمەمان بۆ بکەیانی ئەم سیستمی چاودێریمان بۆ کە بەبێ ئەوەی تێچوێکی زۆری هەبێت یەکێک لە خاڵانێتی پێشبینیکردن ئەمە زۆر گرنگە ئێمە لە ڕێی کۆکردنەوەی داتا و دراستێکردنی داتای کەش و هەوا و ئاوەوە ئایەتوانێت پێشبینی بکات بۆ ئەو دیاردانی کە مەترسیدارن وەکو لافاو یا وەکو وشکە ساڵی کاتێککە ئەم پێشبینیێمان بۆکە حکومەت دەتوانێت بە چای ڕوو نەتوانێت پلانی تایبەت دابنێ بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئەو دیاردانە یەکێ لەو خاڵانی تر سیستەمی ئاودێری ئۆتۆماتیکی ئەمە سیستەمە زۆر گرنگە ئایەتوانێت لە ڕێی سانسۆری تایبەتەوە
ئاستی شەی خاک وەربگرێ بەڵێ. کەوەلی گر ئەم داتایەتەوە بە AI جارێکی تر دەتوانێت دیاری بکات چەند بڕئاڵمان پێویستە بۆ بەروبۆ مەکشتتوکاڵەکان لەو خاکەیە بەمەش بڕێکی زۆر ئاو توانین پاشەکۆتکەین بڕێکی زۆر ئاو لە بەفرۆدان ئەتوانین ڕزگار بکەین ینی من نمونێکی بەسیتی بۆێنمەوە لە ناوچەیەک لە لای بەڕازیلەوە لە ئامازۆن ئاستی شەی خاکەکە لە سا هەشتایە بۆ ئەم پرۆسەیە تۆ لە جیاتی ئەوی 100 مەتر سێجا ئاوت پێویست بێ 50 مەتر سێجا ئاوت پێویستە چکە ڕێژەی شەی خاکەکەمان وەرگرتووە کاتێک کە تۆ سیستمی AI و سانسۆر بەکار نایانی لە ساسەی ئاوەکەی تێکی بەمەش تۆ نیوەی ئەو ئاوە بە فیڕۆئی تەنها نیوی بەکارێنی ئەمەش گرنگی AI خاڵێکی تر بۆ سەلامەتی بەندا و چاودێریکردنی دیسان و لە ڕێی سانسۆری زیرەکەەوە ئێمە توانین سکانی بەنداوەکە بکەین و داتاکە بین بە AI و AI دراسی ئەو پستانە بکە کە لەسەر بەنداوەکە هەیە دراسی لەرزین هەروەها ئەو جوڵەی لە بەنداوەکە هەیە بۆ ئەوی چارەسەری بۆ بدۆزێتەوە پێش ئەوەی دەستکرێتە بەنداوەکە و ببێتەمای ئەوەی کە مەترسی لەسەری زۆر باشە توانراوە سوود لە تەکنیکی تازەوە و ژیرێت نەخێت بە هیچ جۆرێت تەکنۆلۆژیای ژیری دەستکرد AI تەکنۆلۆژیای IoT Internet of Things ئەمانە بە هیچ جۆرە تا سەسوودی لێوە نەگیرەوە لە کوردستانە بەداخەوە بۆ کارەکەی نەبوونی کەسی شارەزە لە وەزارەتە پەیوەندیدارەکان بەڵێەوەی کێک لە هۆکارە سەرێکیەکان ئێمە کە با بڵێ پۆستە ئیداری و حکومیەکان لە بواری سەکتەری ئاوژینگەیە پێویستە کەسانی زۆر پسپۆر و مختص ئیداریکەن کاتێکە کەسانێک دیارەکرێن ئاستی علمیان بەو جۆرە نییە و شارەزای و پسپۆریان لەو بوارانە تووشی کێشەی زۆر گەورە هەست دەکرێت ئێستاش دروستکردنی بەندا و پۆندەکان هەر لەسەر شێوازی کلاسیکە تقریبا ینی هەندێک هەوڵ دراوە بانەڵین هەڵ نەدراوە هەندێک هەڵ درراوە بەڵام هەوڵەکان لە ئاستی پێویستیانە لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری خێرەکانی کەشوهەوایە هەست ناکەن تێچووی بەنداوەکان بودجەیەکی زۆری دەوێت ئەگەر بە تەکنیکێکی تازە دروست بکرێن بودجەکەیان کەمتر بێت بەڵێ تەکنیکی تازەمان هەیە بۆ دیزین ڕاستێکی ئاگاداری دیزینەکە نیم چکە دیزینەکە حکومت تەنها ئەوەی ئەعلان کردو کە دیزینیان تەواو بووە بەڵام خودی دیزینەکان بڵاو نەکردو تا ئێمەوەکو پسپۆر بتوانین دەراسەیەکی ئەندازیاری دیزینەکە بکەین و خەلەلەکانی تیا بدۆزینەوە و پێشنیاری دیزینی نوێ بکەین تا ئێستا ئێماگاداری دیزینەکەنی نوەکو ئەگەر بەنداوی پێویست لە هەرێمی کوردستان دروست بکرێت بڕیا و ئاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە دەرەوە دەڕژێتە نێو خاچی هەرێمی کوردستانەوە لە ژمارەی مرۆڤەکان لە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ڕوبەری هەرێمی کوردستان زیاتر نابێت طبعا ئێمە زۆر دەوڵەمەنی لەسەر چاوەکان ئەمەکێکین لەو ناوچانی کە دەوڵەمەندین بەسەر چاو ئاویەکان ڕاستی هەندێک کێشەمان هەیە مەسەلەن گۆڕانکاری کەشوهەوای کردو کە ڕێژەی باران کەم بێتەوە لە چاوجارانە گرتنەوەی ئاو لەلایەن هەردوو وڵاتی سەرچاوە وڵاتی تورکیا و ئێران و بۆ هەم عێراق و بۆ هەرێمی کوردستان کاریگەوری گەورەی دروست کردووە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە تەنانەت ئەگەر ئەم بوارانەش چارەسەر بێت ئێمە هەر احتیمال لە کێشەمان هەبێ بۆ چونکە ئێمە ئاستی هۆشیاریمان هۆشیاری ژینگەیمان لە ئاستێکی پێویستانیە ئێمە وەکو تاکی هەرێمی کوردستان هەرێکێک لە ئێمە زیاتر لە 500 لیتر ئاو بەکارێنین لە ڕۆژێکا بە پێ ئەو داتایی کە بڵاو کراوەتە لە کاتێکا ئەمە پێویستمان بە 150 لیتر ئاواتە سێقاتی مرۆڤێکی ئاساییمە ئاو بەکارێنین واتە دوو بەش لەم سێ بەشە توانین بڵین بە فیڕۆ ئێنەک بەکارێنین بۆیە پێویستمان بە منهج و سیستمێک و استراتیجێکی گشتگیر هەیە لە هەموو بوارەکانە تا بتوانین کێشەکان چارەسەر بکەین. نەبوونی ڕیسایکلینی شۆکارێکی دیکەن لەوەی کە زۆرترین ئاو بە فێڕۆ ئەدرێت سوود لە ئاوی پیس وەرناگرینەوە بەڵێ بە تاکید بەداخەوە یانیەوەی کێکە لە کێشە گەورەکان لە ئێمە بینین لە تانجەڕۆ ئاوی پاشەڕۆ ئاوی قورس جۆینی دەریاچەی دەربەندی خانەکاتەوە بەبێ ئەوەی هیچ پرۆسەیەکی ڕیسایکلینگی بۆ بکرێ ئەمەش کاریگەری زۆر مەترسی لەسەر تەندروستی گشتی هەیە لەسەر توشبوون بە چەندین نەخۆشی مەترسیدار هەیە ئێمە لە ئێستا ینی وێزگەیەک دروست کراوە لە دهۆک وەکو پێوترێ پایلۆت تریتمنت پلان دواتە وەکو با بڵێ وێزگەیەکی پاکردنەوەی ئاوی قورس بەڵام وەکو تێستێ چکە لاسێکی زۆر بچووکایە ڕۆژانە 100 بۆ 300 مەتر سێجا ئاو ڕیسایکڵەکە دانێ گەڵەن لە بازیان لە دروستکردنیان دروست کراوە ئەمانە هەمووی تێستە ئەتوانین بڵێن هەنگاوی باشە هەنگاوێکی سەرەتایە بەڵام گرنگە لە ئاستێکی گەورەیە لە ئاستی شارەکانە ئێمە وێزگەی پاکردنەوەی ئاوی قورسی گەورە کە حکومت بودجەی تایبەتی بۆ دابین بکات و بە زووترین کات بکاتە بواری جێبەجێکردنەوە تەکنیکی تازە هەیە بۆ ڕیسایکلینکردنەوەی ئاو بەڵێ تەکنیکە ئێستا بۆ منە خۆشبەختانە هەندێک هەنگاو هەیە لە ئەوەندەی من ئاگادارم لە ئیداری سلێمانی لە محافظی سلێمانی کردویانە بە مەرج لە هەندێک پرۆژەی نیشتەجێبوونا کە ئاوی پاشەڕۆی ئەو پرۆژەیە بەکاربێنەوە ڕیسایکلی بکەنەوە بۆ سیستمی ئاودێری ئەو شوێنە بۆ ئەو ڕێژەی سەوزایی کە لەو سیتیا هەیە ئەمە هەنگاوێکی باشە چکە ئێمە هەموو شتێ لە هەنگاوی بچووکە توانین هەنگاو بنین بۆ هەنگاوی داهاتووتر بەڵام وەکو وتم هەتاکو وێزگەی
پاکردنەوەی ئاوی قورس لەگەشت شارەکانەدا نەمەزرێ ئێمە کێشەکانمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێ هەم لە ڕووی عەدەدەوە هەم لە ڕووی کوالەتیەوە. مامۆستا سەرمەن لەتیف زۆر بەخێر بێت. باسی بەڕێستانەکان خۆشحاڵ دەستەکانت خۆش بێستان.